پەیام فەتحوڵڵاه ئەو هاندەرە دڵسۆزەی یانەی هەولێرە کە بە بەردەوامی چاوی لەسەر یاریەکانی یانەی هەولێرە و لە نزیکەوە لە نێو یاریگا هانی یاریزانانی یانەکەی دەدات تا ئەویش ببێتە بەشێک لە سەرکەوتنەکانی یانەکەی. خۆی حەقەت من لە ساڵی 92 سەردانی یاریگا دەکەم بەوکە بە تایبەتی لە دوای ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین کە دوای ڕاپەڕین هەرچەندە یاریەکان و کاتی لە هەولێر ئەنجام نەدرا بەڵام ئەمە ڕۆژانە داهاتی سەردانی مەشقەکانمان دەکرد بەڵام ئەمان جامان لە 92 تا کوێستا من بە دەستنووسی خۆم هەموو تۆمار کردووە گشتی بەلای خۆم بووە تەنها هەندێک ساڵ نەبێ لە وەرم گرتووە لە ڕۆژنامەکانی و کاتی وەکو ڕەشید و بەحسە ریاضی و بابل و سەوڕە ئەوانە کە لە بەغدا دەردەچوو بەحەقەت من ئێمە سەردانی یاریگامان دەکرد کاتی خۆی لە پێناو خۆشەویستی شاری هەولێر و لە پێناو خۆشەویستیانەکە بووە و بەردەوام ڕۆژانە لە کاتی ڕاهێنانەکان لە کاتی یاریەکان لە یاریگاکانی بەغدا بەسرە ناسریە لە هەندی یاری ئامادەش بووینە بەڕاستی تاکو ئێستاش بەردەوامی لە سەردانی یاریگە و لە هەندانی یانەی هەولێر و ئینشاڵە بەردەوامیش لە داهاتوو هەندێک کاری تریشم هەیە بە تایبەتی بۆ خولی کوردستان ئینشاڵە بانجام دەگەینە. ئامادەبوونی پەیام بە بەردەوامی لە نێو یاریگای هەولێر و خەمخۆری بۆ یانەکەی وای لێ کردووە کتێبێک بە چاپ بگەێنێت و ئەرشیفی 33 ساڵەی تیپی تۆپی یانەی هەولێر بخاتە ڕوو. بەحەقەت ئەو کتابە خۆی لە 5 وەرگە لە 5 بەش دەبینێتەوە هەر بەشەی لە چەند باسێک کردومە برێن ئەو کتابە خۆی بەناونیشانی یانەی وەرشی هەولێر لە ساڵی 1970 و 2020 سەرەتا وەکو بۆ تێگەیشتن و بۆ ئەوەی کە جەماوەری شاری هەولێر جەماوەری خۆشەویستی هەولێر شارەزای ئەم میانە بن ئاگاداری ڕابردووە میانە بن سەرەتا بپوختەی مێژووی باسم کردووە ئەو پوختە مێژوویە کە لە ساڵی چەند دامەزراوە ئەو کەسانەی کە لە دەستەی دامەزراندن بوونە چێ بوونە دواتر هاتوومە باسم لە ئەنجامەکان کردووە لە ساڵی 1970 بە هەمان شێوە تا 2020 دواتر باسم لە هەندێک ڕووداو کردووە کە لە یانەی هەولێر ڕوویداوە هەندێک زانیاری جۆرا جۆرۆک و بردنەوە دۆڕان چەند دۆڕان هەبووە چەند بردنەوە بۆ چەند گۆڵ کراوە چەند گۆڵ لێ بووە چەند دیاری بردوێتەوە لە هەموو خول و پاڵەوانێکان خولی عراق جامی عراق خولیانە پاڵەوانەکانی ئاسیا خولی کوردستان و چەندان خولی کە ئەو هەندێک خولی نافەرمی هەبووە خولی دۆستانە بووە یاری دۆستانەکان ئەمانە بەگشتی لە 1970 کوێستا هەمووی باس کراوە. لە نێو یاریگاکان بەردەوام ڕووداوی خۆش و ناخۆش ڕوبەڕووی یاریزانان و هاندەران دەبێتەوە بۆ پەیامیش بە هەمان شێواز بینەری دەیان ڕووداوی خۆش و ناخۆش لەسەر یانەی هەولێر بووە کە دوو نمونەی بۆ بینەرانی پەیام دەگەێڕێتەوە. بەڕاستی بابە خۆشەکە دەست پێ بکەین بەڕاستی هەندێک ڕووداوی خۆش زۆرە ناخۆشەیە خۆشترین ڕوودا و من وەکو خۆم ئەو کاتی کە تەمەنیشمان بچووک بوو ساڵی 98 کە یانەی هەولێر خولیانە پلەکانی بەدەستێنا و یەکەم نازناوی ڕسمی بوو کە یانەی هەولێر ئەو کاتە بەدەستێنا لەو کاتی کە هەر بۆ ساڵی داهاتوو یانەی هەولێر بۆ پلە نایاب بەڕاستی ئەو کاتە هەرچەندە تەمەنیشمان بخۆی لە 14-15 ساڵەدا تەمەنمان بچووک بوو بەڵام خۆشەکەی ئەو کاتی جیاواز بوو لە هەرچەندە دواتر هەولێر 4 نازناویت کێ بەدەستێنا خولی عراق بەڵام خۆشەکەی ساڵی 98 زۆر تایبەت بوو لەگەڵ خۆشەکانی 2006 و 2007 هەتا 2012 ناخۆشن ڕووداویش بەڕاستی یاریەک بوو هەرگیز لە بیری ناکەم لە جامی عراق یاری هەولێر و مینا یاری هەولێر مینا چۆن زۆربەی جەماوەری ئەوە شتە دەزانی یاریەک بوو لە خولی هەشتم بوو بە جامی عراق یانی هەولێر بۆ یەکەم جار بوو لە مێژوو گەیشت بووە خولی هەشتم قۆناغ لەو یاری ئەگەر بیبرباوە بەرامبەر یانەی زەوڕا یاری دەکرد لە قۆناغی داهاتوو لە یاریگای لە بەسرا مەتەعادل بووین یەک بێک لەناو بەسرا بەڵام لێرە پێویستمان بە تەعادل بوو بەبێ گۆڵ یانجی بردنەوە بەڵام بەڕاستی زۆر ناخۆش یاریەکەمان بەداخەوە دۆڕاندێک بیت و زۆربەی جمهور ناو یاریگا بەگریان یاریگا بەزێت منیش بخۆم یەکلاوە بوو. پەیام نزیکەی 30 ساڵە هاندەری یانەی هەولێرە و لە ساتە خۆش و ناخۆشەکان لەگەڵ تیپەکەیدا بووە و چاوی لەوەیە جارێکی دیکە یانەکەی ببینێتەوە لەسەر سەکۆی نازناوەکان بۆ ئاستە ڕاستەقینەکەی خۆی بگەڕێتەوە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر.